لەژێر مێزەکەوە وەک هەژدی هاتوومە بەردەمی هەموو کار بەدەستەکان یەکێکیان ڕاحمیان بە من نەکرد بیلاهی نە جەماعەتی یەکێتی نە پارتی ئەمانەش لەسەر حکوم ئەی بۆ نایانکردبووە کورد نەبووم خراپ بووم سەیری تاریخی حیاتەکەم کە بزانە جاشێتی خیانەت هیچ شتێکم تیا مەوجووە ئەی بۆ نەبا با ماهی 2,000 دیناریان با مایە 7,000 خێزانم بە پێبەخت هاي دزن هاي دزن او حزبانا همو دزن دۆکیۆمنتەری بەم زوانە